ژن و منداڵ و بەتەمەنەکان ئەو دیمەنە دژوارانن لە مەیدانەکانی جەنگ چاوی کامێرەکان پڕەکا لە وێنەی غەمگین برسێتی و گریان و کڕوزانەوەی منداڵەکان هەژێنەرن. ئیدی هەروە بووە چەند بە سوێ و کاریگەر بێت خۆشەڕ ناوەستێ. ئێرە حیکایەتی سەرکەوتنی هێزەکانی سووریای دیموکراتە بەسەر داعشدا لە دوا شوێنی ئەو هێزەی ناوی دەوڵەتی ئیسلامی بوو. ئەم جۆرە ڕەوکردن و ڕاکردنە لەدەست ئەو هێزەی بەتونڕەویەکانی جیهانی تۆقاندە بوو. هاوشێوەی زۆربەی شەڕەکانی دیە ڕاکردنی مرۆڤەکان لە مردن بێ ئاوردانەوە لە ئاین و ڕەگەز و خوداکانیشان. پێدەچێت سفرە و خوانی ئەم مرد منداڵانەی ئازادبووی ژێردەستی داعشن منداڵە ئێزیدیەکان جیاوازتر بێ لەو 5 ساڵەی لە ماڵ و کەس و کاریان دابڕاون و یەخسیری دەستی داعش بوون خواردنی ژەمێک بەبێ ترس. مازن تشکری؟ بێریە شنگالی کریە؟ دیمەنی ئەو شەڕەی باغۆز حیکایەتی دیشمان پێ دەڵێت گەڕانەوەی کۆمەڵێک منداڵ بۆ باوەشی خێزانەکانیان و ئەوانەش لەو ململانیەدا نازانن چارەنووسیان چی بەسەردێ. باغۆز دوامۆڵگای داعش لە ڕۆژهەڵاتی سووریا ئەوانەی چارەنووسیان بەو شەڕەوە ئاڵاوە هەمووی ئەندامانی ئەو گروپە نین خەڵکی سیڤڵیشن کە ڕەنگە جیاکردنەوەیان بۆ هێزە براوەکە ئاسان نەبێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.